پارتی لەبارەی وەزارەتی دەرەوە بەڵێنێک بەشی عەدەدات و ئەوانیش لە بیرۆکەیەک پەشیمان بوونەوە. مەسرور بارزانی لەبارەی چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا دڵنیایی دەدات. داواکاریەکی نوێی حکوومەتی هەرێم بۆ واشنتۆن ئاشکرا دەبێت و پنتاگۆنیش وەڵام ناداتەوە. ئەگەرچی لەگاتی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق لایەنەکانی چوارچێوەی هەمانگی بڕیاریاندا بوو وەک ناڕەزاییەک بەرامبەر پارتی لە ئیدارەدانی وەزارەتی دەرەوە وەزارەتی دەوڵەت بۆ کاروباری دەرەوە دروست بکەن، بەڵام بە پێی لێدوانێکی حەسەن فەیحان ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی سادقون بۆ ستاندەر بەهۆی ئەوەی فواد حسێن وەزیری دەرەوە بەڵێنی داوە گۆڕانکاری لە بەڕێوەبردننی وەزارەتی دەرەوە بکات و شەفافیەت زیاتر بکات و بە شێوەی نیشتیمانی کارەکانی بکات. لە کاتی دابشکردنی باڵوێز و پۆستە گرنگەکان جیاوازی ناکات. چوارچێوەی هەمانگی بڕیاری دروستکردنی وەزارەتەکەی ڕاگرت. ئەمڕۆژ بزوتنەوەی سادقون ڕایگەیان، مەسرور بارزانی بە قەیس خەزعەلی ڕاگەیاندووە ئێمە سێ جار هاتوونێتە لات دەبێت تۆش ئەمجارە بێلامان. ئێستا ئاراستەی پارتی بە جۆرێکە، موجامەلەی زۆر و خۆنزیکردنەوەی زیاتر لەلایەنە شیعیەکان دەبیندرێت. مەسرور بارزانی وردەکاری سەردانی دوایین شاندی هەرێم بۆ بەغدا و کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق ئاشکرا دەکات و دەڵێت بەغدا نیەتی هەیە لاپەڕەیەکی نوێ هەڵداتەوە و کێشەکان چارەسەر بکات. مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داماژەی بەوە کرد سەردانی ئێمە بۆ بەغدا بۆ پشتیوانیکردنی سەرۆک وەزیران و پێشخستنی پەیوەندیەکان بوو. داکۆکیمان لەسەر شایستە داراییەکان و مافە دەستوریەکانی هەرێم کردەوە، ئەوەشی خستەر و سەرۆک وەزیرانی عێراق خۆی داوای کردووە لا زیادکردنی بەرهەمینەوت هاوکاریان بکەین، چونکە بەهۆی دۆخی گەڕووی هورمزەوە هەناردەینەوت لە ناوچەکەدا سنووردار بووە و عێراق و جیهان کەوتونەتە ژێر کاریگەری نەرێنی شەڕی ئێسای ناوچەکە. لە مانگینەوە کۆتایی بە گرێبەستی هاوکاریەکانی وەزارەتی جەنگی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دێت. تاوەکو ئێستاژ واشنتۆن هیچ بڕیارێکی بۆ نوێکردنەوەی گرێبەسەکان نەداوە. فەریق ڕوکن بەختیار محەممەد ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان یاداژنامەی لێک تێگەیشتنی نێوان وەزارەتی پێشمەرگە و ئەمریکا لە مانگی ئەیلولی 2026 کۆتایی دێت و داوامان کردیان نوێ بکرێتەوە. ناوبرا وتیشی تاوەکو ئێستا دەڤەری 1 و 2 یەکەکانی 7 و 8 دەست بەکار نەبوونە، پێویستە پەلە بکرێت لە دەست بەکار بوونیان. بە گوێرەی زانیاریەکان تاوەکو ئێستا ئەمریکا هیچ وەڵامێکی نەداونەتەوە و ئێستا زیاتر چاوی لە بەهێزکردنی سوپای عێراقا نەک بەردەوامیدان بە هاوکاریەکانی پێشمەرگە. دەشێوێت پێشمەرگا لە چوارچێوەی هێزە دەوڵەتیەکەی عێراق یەک بخرێتەوە کە ئەمە تاوەکو ئێستا لەلایەن هەرێمی کوردستانەوە قبوڵ کراو نییە.